پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم دەکەوێتە دوای شاوری کۆتایی یاری نێوان یەکێتی و پارتی لەسەر پۆستەکانی بەغدا و کەرکووک و پۆستی سەرۆکایەتی هەرێم. پارتی دیموکراتی کوردستان ئەیەوێت وەرگرتنی پۆستی وەزیری داد لە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی و زیندووکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم پێش پێکهێنانی کابینەی نوێم بکاتە مەرجی گەڕانەوەی بۆ ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و وەرگرتنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک بۆ یەکێتی. یەکێتی نیشتیمانیش ڕەنگە لە دوای نەمانی تاڵەبانیەوە هێندەی ئێستا داشی بەسەر پارتیدا سوار نەبوو بێت کە سوورە لەسەرەوەی پۆستی وەزارەتی داد لە بەغدا و پارێزگاری کەرکووک بۆ ئەو دەبێت و دەشیەوێت قسەکردن لەسەر زیندووکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم بخاتە دوای پێکهێنانی کابینەی نوێیەمەوە. کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم بە ڕاوێژ نەکراوە و پرس بە لایەنەکانی تر نەکراوە لە پڕێکا قوتکرایەوە و هاتە ئاراوە لە کاتێککە ئێمە تازە ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاگەیەنرابوون خۆمان ئامادەکردو بوو بۆ پرۆسەی وتوێش بۆ پێکهێنانی کابینەی تازە. ئەم مەسەلەی هاتە ناو مەسەلەکان پێم وای ئاڵۆزی کردووە لە باتی ئەوەی کە هاندەرێک بێت بۆ ئاسانکردنی پرۆسەکە. لەبەرەوە پێمان وایە کە پێویستە ئەم دوو پرۆسەیە لێکجیا بکرێتەوە. ئەوەی کە زۆر گرنگە ئێستا مەسەلەی پێکهێنانی کابینەی تازەیە ئەوەی تریان بە هەڵبژێرێت بۆ پاش کابینەی تازە و تێڕوانینەکانی ئێمە شڕوونە سەبارەت بە مەسەلەی سیستەمی پەرلەمانی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم شێوەی هەڵبژاردننی ئەمان کاتی خۆشی مەسەلەی سەرکۆمار و مەسەلەی کەرکووچیان بەیەکەوە بەست بوو. ئەم دوو مەسەلەیەمان لێک جیا کردوتەوە و ئێستاش هەر لێکی جیاکەینەوە ناکرێت ئەمە ببەسترێتەوە بە هەر مەسەلەیەشتر. بەڵام لە پێکهێنانی کابینەی تازەدا پێمان وایە یەک پاکێج هەبێت بۆ هەموو مەسەلەکان بۆی بتوانین حکوومەتێکی تەبە دابین بکەین. بە بڕوای ئاگایانی سیاسی دۆخی سیاسی پارتی لە دوای ڕیفراندۆم لە ناوخۆ و بەتایبەتی بەغدا و ڕێکەوتنە نەوتیەکانی کابینەی حوتەم و هەشتەم لەگەڵ کۆمپانیا تورکی و رووسیەکان کە بە پشتبەستن بوون بە کێڵگە غازی و بلۆکە نەوتیەکانی زۆنی سەوز یەکێتی نیشتیمانی وا لێ کردووە کە پشتە سوورانە داوای شەریکایەتی ڕاستەقینە لە کابینەی نوێیەم بکات کە ڕەنگە سووربوونی لە داواکاریەکانی تا ئاستی ئۆپۆسیۆن بوونی بێت کە زۆرێک لە شارەزایان بە دووئیدارەیی لە یەکی دەدەنەوە. بە بڕوای شارەزایەکی سیاسیش یەکێتی و پارتی شەڕ لەسەر بەرژەوەندیەکانی خۆیان دەکەن و حکوومەتی داهاتووش حکوومەتی یەک حزبی بێت یان دوو حزبی مادام ئەو دوولایەنە لەسەر حسابی بەرژەوەندی پێکی دێنن سەرێشەکەی هەر بۆ خەڵکی دەبێت. بۆیە من پێم وایە ئەوەندەی یەکێتی و پارتی بیر لە بەرژەوەندیەکانی خۆیان دەکەنەوە بیر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ناکەنەوە و حکوومەتی ئەوە پێک نایەن. پارتی خۆی بەرنامەیەکی تاگلایەنەی داناوە دەیەوێ بێ بەسەرم حیزبانایە بیخوێنێتەوە وەکو تەڵقین بەسەر مردووەڵە جێبەجێکەن. یەکێتیش پێی وایە وەکو خۆیان دەیڵێن دەڵێن ئەگەر ئێمە کورسیش نێنی هێز و دەسەڵات و پارەمان هەیە و بێگومان هەشیانە حتمما دەوڵەتانیشان پشتگیریان بکەن ئەوانی ئامادەنی ناوا تەسلیم بن و حسابی کورسی ناکەن جارێکتر حسابی هێز و دەسەڵاتەکەکەن کە ئەمە بە کۆی گشتی نەهامەتیەکە بۆ خەڵکی کوردستان دەرەنجام حکوومەتەکە دروست نابێت دروستیش بێ حکوومەتی دوو حزب دەبێ حکوومەتی بەرژەوەندی حزبی دەبێ حکوومەتی خزمەتکردنی خەڵک نابێ. بۆیە من بەڕاستی گەشتبین نیم بە ئیدارە و دەسەڵاتێک ئەم دوو حیزبە بە جیا بیبەن بەڕێوە یا پێکەوە بیبەن بەڕێوە دەرەنجام هەر سەرێشە بۆ خەڵکی کوردستان لەوە زیاتر نانتوانی و هیچ خزمەتێک بکەن. زیاتر لە 100 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت و گفتوگۆی پێکهێنانی حکوومەتی نوێش لە نێوان شەڕەپۆست و کۆنەقینی یەکێتی و پارتیدا چەقی بەستووە کە پێدەچێت دوجار یەکێتی بە وەرگرتنی پۆستی سەرۆکی ئەنجومەنی ئاسایش مل بۆ پۆستی وەزارەتی داد و کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم بدات گەرنا شەڕ و ئاشتی و ڕێکەوتنی ئەو دوو هێزە زیانەکەی هەمیشە بەرۆکی خەڵکی گرتووە نەک خۆیان. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.